سڵاوتان لێبێ من پشتیوان جەلالم گرنگترین هەواڵابووریەکانتان پێشکەش دەکەم سەرەتاش دەچمە لای سەردێڕەکان. لیستی موچەی مانگی سێ لەلایەن وەفدێکی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە سبەی دەبرێتە بەغداد. گەنەڵ ئێنەرجی لە ساڵی 2024دا لە هەرێم نزیکەی 75 ملیۆن دۆلار داهاتی هەبووە. ڕاشی گەیاندووە 107 ملیۆن دۆلار قەرزی لای حکوومەتی هەرێمە. بەهای 100 تمەن بەهای 100 دۆلار با 10 ملیۆن تمەنەوە مامەڵەی پێکرا کە ئەمەش دابەزینێکی مێژوویە بۆ تمەن. کەمی بارانبارین کێشەی بۆ بەرهەمی کشتتوکاڵی ئەم ساڵی هەرێمی کوردستان دروست کردووە بە تایبەت لە پارێزگاکانی هەولێر و دهۆک. دووبارە سڵاوتان لێبێت. وەک دوێنێ ڕامانگەاند ئامادەکردنی لیستی موچەی مانگی سێ موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە کۆتا هاتوو بڕیارە سبەی ڕەوانی بەغداد بکرێت. لیستەکان بە تەواوی تەرازوی پێداچوونەوەکان و سەرجەمە و لیستانەی کە پێویستن ئامادە کراوە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان با کورسادنی و زیوت ئەم جارەیان لیستەکان بە تەنیا نانێرین بۆ بەغدا، بەڵکو وەفدێک لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستانەوە سەرجەم ئەو لیستانەی بۆ مانگی سێ ئامادەکراون دەیبەن بۆ وەزارەتی دارایی عێراق و هەر گرفتێکە بێت لە نزیکەوە چارەسەر دەکرێت. ئەو سەرچاوەیەوەشی ڕاگەیاند گومان دەکەن ئەم جارە لە نزیکترین کاتە بەراورد بە مانگی ڕابردوو موچەی مانگی سێ بخرێتە سەرژماری وەزارەتی دارایی. لە هەرێمی کوردستان ئەبینینەوە باز لە داتاکانی کۆمپانیایەکەکەین کە لە مێژە لە هەرێمی کوردستان کار دەکات. ئەویش کۆمپانیای گەنەڵ ئێنەرجی تورکیا وەکو خۆی دەڵێت زیاتر لە 20 ساڵە لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان کار دەکات. سەرەتا لە 2004 لە کێڵگەی تاوکێ دەستی بەوە کردووە کە زەوی بکێڵێت و نەوتی دۆزیوەتەوە. بەڵام ڕایگەیاندووە کە لە ساڵی 2024 وێ ڕای ئەوەی کە لە ناوخۆدا نەوتی فرۆشتووە بە نرخێکی کەمتر لە ساڵی 2023 بەڵام داهاتەکەی خراپ نیە. ئەوەی کە هەیە گەنەڵ ئێنەرجی لە داتاکانی یاخود راپۆرتی دارایی خۆی بۆ ساڵی 2024 باسی لەوەش کردووە بڕێکپارەی لای حکوومەتی هەرێمە، حکوومەتی هەرێمیش بڕێکپارەی لای ئەمە و دەبێ پاکتاوکە. من ئێستا ئەمانی کەوتم سەرجەمی بە ژمارە بە ئێوە دەڵێم بزانم راپۆرتە دارایەکەی گەنەڵ ئێنەرجی چی لە خۆ دەگرێت. ئەوەی کە باسی کردووە بەرهەمی ڕۆژانەی گەنەڵ ئێنەرجی لە کەرتی نەوتی هەرێمی کوردستان کە کاری کردووە بە جۆرێک بۆ لە ساڵی 2024 بەرز بۆتەوە بۆ 19650 بەرمیلی ڕۆژانە. بەڵام ئەگەر تەماشا بکەین لە ساڵی 2023 تەنها 12400 بەرمیلی بەرهەم هێناوە ڕۆژانە. ئەم بەرزبوونەوە کە زیاتر لە 50% بەرزبوونەوەی بەخۆ بینیوە پەیوەندی بەوەیە لە ساڵی 2024دا ئەم کۆمپانیایە بەرەمێنانی نەوتی دەست پێ کردوتەوە بەڵام لە ناو خۆدا ساغی کردوتەوە. لە ساڵی 2023 چارەکی یەکەمی بەرەمێنانێکی باشی هەبوو هەناردەی دەرەواکرا لە ڕێگەی بۆڕی جەیهان بەرەو بازاڕەکانی جیهان. بەڵام دوایەوەی کە ئەم ڕێگای هەناردەکردنی نەوتە ڕاگیرا لەم ساڵدا یاخود لە ساڵی 2024دا ئەم ساڵی 2025 لە ساڵی 2024دا ڕۆژانە 19650 بەرمیل نەوتی بەرهەم هێناوە. نرخی هەر بەرمیلێکی لە ساڵی 2024 بە 35 دلار فرۆشتۆ. بەڵام ئەگەر تەماشا بکەین وەکو خۆی لە راپۆرتەکەی ئاڵێ
فرۆشتنی نەوت یاخود بەرمیلێک نەوت لە ساڵی 2023 لە چارەکی یەکەم کاتێک نەوتمان دەنارد بۆ بازارەکانی گیان بە 47 دۆلار هەر بەرمیلێک نەوتمان فرۆشتووە. داتای زیاتر هەیە لەسەر ئەو راپۆرتەی گەنەڵ ئێنەرجی دەڵێت لە ساڵی 2024 داهاتەکەی 24 ملیۆن و 700 هزار دۆلار بووە کە ئەمەش لە ناوخۆدا نەوتی فرۆشتووە. واتە هیچ نەوتێکی لە هەرێمی کوردستان کە بەرهەم هێناوە هەناردەی دەرەوەی نەکردووە. گەنەڵ ئێنەرجی لە تاوکێت تەقتەق فیشخاپۆر سەرتە بەرهەمهێنانی هەیە و هەروەها پشتی هەیە لەو کۆمپانیانە بە گرێبەستی هاوبەشکارەکە. بەڵام هەوڵێکی ئەوەیدا لە قەراغ یاخود قەرەداغ لە قەزای قەرەداغ بە دوای نەوتا بگەڕێ سەرکەوتوو نەبوو دەستی کێشایە لەو گرێبەستە لە هەر یەک لە بنەباوێ و میرانیش کە دوو کێڵگەن لە هەرێمی کوردستان گرێبەستێکی هەبوو بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی بەو گرێبەستێنە ئەوە یەکێک لە گرفتە یاسایەکانیش بوو لە نێوان هەردوو کۆمپانیاکە یاخود حکوومەتی هەرێم و کۆمپانیای گەنەڵ ئێنەرجی چونکە گەنەڵ ئێنەرجی ئەیوت مافی نییە حکوومەتی هەرێمی کوردستان کۆتایی بەم گرێبەستە هاوبەشەی من بێنە لە هەر یەک لە کێڵگەکانی میران بنەباوێ بەڵام جۆرێک لە جۆرەکان ڕازیش بوو بەو مەرجە چونکە حکوومەتی هەرێم لەسەری سەپاندە بووی. سەبارەت بە پاکتاوی دارایی ئەم خاڵە بەر لەوەی باسی پاکتاوکەین خەرجەکانی لە ساڵی 2024 17 ملیۆن و 600 هزار دۆلار بووە بەڵام لە ساڵی 2023 بە تایبەت چارەکی یەکەمی ساڵەکە چکە بەرهەمهێنانی زۆر بووە 18 ملیۆن دۆلار بووە. دەبینین داهاتی تا ڕادەیە کەم بۆتەوە لەبەروی نەوتی بە کەمتر فرۆشتووە بەڵام خەرجیەکانی بە هەمان شێوە کەم بۆتەوە کە ئەمەش ئەدایەکی باشە بۆ گەنەڵ ئێنەرجی وەک خۆی لە راپۆرتەکەیدا خستوێتە ڕوو. پاکتاوی دارایی گەنەڵ ئێنەرجی ئەڵێ من دەبێت حکوومەتی هەرێم بێت پاکتاوی داراییم لەگەڵدا بکە. ئەمەش بۆ چییە؟ بۆ ئەوەیە 107 ملیۆن دۆلاری لای حکوومەتی هەرێمی کوردستان و قەرزە لە لای حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئاماژەی بەوەش کردووە کە 50 ملیۆن دۆلاری حکوومەتی هەرێمی کوردستانیش لای گەنەڵ ئێنەرجیە بۆیە داوای کردووە کە ئەم حساباتێ نێوان هەردوو لا پاکتاو بکرێ بۆ ئەوەی هەنگاوێک بچنە پێش لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چونکە ئەم پۆینتە لەسەر گەنەڵ ئێنەرجیڵێن لە راپۆرتەکەیدا باسی لەوە کردووە ئەوان چاویان لەوەی بە زووترین کات دەست بە هەناردەی نەوتی هەرێم بکەن بەڵام داوای پاکتاوی داتاکانیشی کردووە. لە نەوت و هەرێمی کوردستان دوور دەکەینەوە باز لە بەهای دراوەکانەکەین. بەرزبوونەوەی نرخی زێر بازاڕی زەڕەنگەرانی لە هەرێمی کوردستان کەس کردووە. زەڕەنگەرێک لە هەولێر قسەی بۆ کورسات نیوز کردووە دەڵێت ئەوەی بەنیازە زێر بکرێت لەم دۆخەیان نایکڕێت و چاوەڕێ دەکا هەرزان بێت. ئەوانەشی زێڕیان هەیە چاویان لەوەیە نرخەکەی گرانتر بێت. ئەو زەڕەنگەرە دەست بۆ پشتوێنێکی زێر دەبات و دەڵێت بەراورد بە ساڵی ڕابردوو 10 ملیۆن دینار گران بوو. کاتێک نرخی زەر بەرز بێتەوە بازار شتێکی زۆری بەخۆ دەبینی. ئەوەش دەلالت لەوەی دەکا هەر کەسێک کە بیوێ بفرۆشی دموعک دەیگرێ دەرێت زێر لە بەرزبوونەوەی ناتوانین زارێ بفرۆشین. ئەوەی کە بەتەمایە بیکڕێ هەمان پێچەوانەی ویە دەرە لەوانەیە ئێستا زەر بەرز بۆتەوە چاوەڕێوە دەکە دابەزە بیکڕێت. ئەگەر بەو شێوە بەردەوام بی ئێمە پێشبین دەکەین زیاتر بەرز بێتەوە نرخی زێر. ئەگەر بەو شێوە هۆکارەکانیشی وەک ئاماژەیە ئێستاکە ئەو کێشە دەرەچیانەی کە لە ئەمریکا و لە رووسیا و لە بگرە لە ئۆکرانیا و ئەوانە تاسیری کردۆ سەر بازاری ناوەخۆش. هەژ مسقالە ئەوەشیان 13 مسقالە بە بەراورد بە ساڵی پار کە مسقالی زەری بە 460 هزار دینار بووە تەنها لەم کەمەرە 10 ملیۆن دینار فەرق 10 ملیۆن. ئێستا نرخەکەی ئەگەر بۆتان ئاماژە پێ بکەم ئێستا بە 38 ملیۆن و 860 هزار دینار دەفرۆشین. دەچینە لای بەهای دراوەکان بەس بەر لەوەی بازە بەهای دراوەکان بکەین. سەرمایی بازاڕی زێر بەهۆی ئەم بەرزبوونەوەی ئەم دوایە لە 12 مانگدا 5 تریلیۆن دۆلار زیادی کردووە. واتە بەرز بۆتەوە بۆ 20 تریلیۆن و 100 ملیار دۆلار کە ئەمەش با بڵین سەرمایەکی بازاڕی گەورەیە بۆ ئەو زێر کە کانزایەکی بە نرخە لە 6 ساڵیشدا 12 تریلیۆن زیادی کردووە واتە 148% بەرز بۆتەوە. ئەمە ئاوا بکات ڕەنگە ئیتر مەسلەی ئەوەی کە گەنجان وانەی سنگڵن بە تەمای هاوسەرگیری بن دۆخەکە زۆر قورس بێت کە زێر بەردەوام نرخەکەی بەرز بێتەوە. دەچینە لای بەهای دراوەکان. سەبارەت بە
دینار بەرامبەر بە دۆلار. دینار تاوەکو ئێستا ماوەی زیاد لە 3 هەفتەیە ئەدایەکی باشی بەرامبەر بە دۆلارەیە. 100 دۆلار لە کاتی داخستنی بازاردا بە 147,250 دینار مامەڵەی پێوەکراوە. واروها 100 پاوەند بە 185,250 دینار مامەڵەی پێوەکراوە. پاوەند بەردەوام دوو ڕۆژ لەسەریەکە بەرامبەر بە دۆلار بەرز دەبێتەوە. ئەدایەکی باشی هەیە، ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو سزایانەی کە یاخودە و باجی گومریکەی کە ترامپ بەردەوام بەسەر یەکێتی ئەوروپا و چەند وڵاتێک و تەنانەت بەریتانیاشی سەپاندووە بە دیاریکراوی بەسەر یەکێتی ئەوروپا و بەریتانیا کە کاریگەری لەسەر یۆرۆ و پاوەند هەبووە، سزاکانی لەسەر پۆڵا ئەلەمنیۆم و هەندێک بەرهەمی دیکە بووە. 100 یۆرۆ بە 157,500 دینار مامەڵەی پێوەکرا لە کاتی داخستنی بازاڕەکانی هەرێمی کوردستان. دەبێ ئەومان بیر نەچێت کە لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دینار ناکرێتەوە بە یۆرۆ، بەڵکو بۆ تەحویلکردن یاخود بۆ ئاڵوگۆڕی پارە دەبێت پاوەندەکە بکرێتەوە بە دۆلار، دواتر دەکرێتەوە بە دینار. واتە دۆلار سنتەری مامەڵەکانی بازاڕی دراوە لە هەرێمی کوردستان. سەبارەت بە تمەن دۆخێکی خراپ، ڕۆژێکی ڕەش، ڕەنگە زۆرمان لەسەر تمەن بیست بێ کە چۆن مامەڵەی پێوە بکەی زەرەرە. بەس پێم وابێت بەم جۆرە بەردەوام بێت، ئەوە بەلاشیا بڕۆی هەر زەرەرە بوت. 100 دۆلار بەرامبەرە بە 2,320,000 تمەن لە کاژمێر دوی دوانیۆڕۆ لە تاران بە تەواوی بازاڕی ئاڵوگۆڕی دراو وەستا بۆ مامەڵەی تمەن بەرامبەر بە دۆلار چکە ناڕوو نەداتۆکەی. واروها لیرەی سووریش بەردەوام دابەزی 1 ملیۆنی بەرامبەرە بە 139,250 دینار. سەبارەت بە بەهاکانی دیکە لە زێڕەوە دەست پێ دەکەن یەکۆنسە زێر بەرز بووە بۆ 3,035 دۆلار بەردەوامە لە ڕیکۆرد تۆمارکردن. واروها کیلۆیەک زێر بەرامبەرە بە 97,605 دینار. وای لێ هاتووە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەم ژمارانە کە من لێرە یاخوداوکارانم باسی دەکەین بەراورد بە دوێنێ بەرسر دەبێتەوە. مسقالێک زێڕی ئایار 21 بەرامبەرە بە 634,000 دینار. واروها ئۆنسەیەک زیویش بە هەمان شێوە بەرز بۆتەوە بەرامبەرە بە 34 دۆلار و 20 سنت. بیتکۆینیش 3% ئەمڕۆ دابەزی، 1 بیتکۆین بەرامبەرە بە 81,336 دۆلار. سەبارەت بە نرخی نەوت واروەها نرخی گازی سروشتی یاخود غازی سروشتی، 1 بەرمیل نەوتی برێنت لە کاتی ئامادەکردنی ئەم گرافیکە بەرامبەرە بە 71 دۆلار و 49 سنت. گرێبەستی ڕۆژاوی تێکساس کە گرێبەستێکی ئەمریکیە بەرامبەرە بە 67 دۆلار و 72 سنت. غازیش 1 ملیۆنیەکەی گەرمۆکەی کە 28 تقریبان 28 کیلۆگرام دەکات بەرامبەرە بە 4 دۆلار. جا زێر قسەی زۆر هەڵەگرێ، ئەمەی کە من لێرە بەشێکی زۆر کەمیم بۆ ئێوە ڕوون کردەوە. ئێستا دەچمە هەولێر، میوانێکم دەبێت هەرێم ڕێبوار شارەزای بازاڕدارایەکان لاولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک هەرێم بەخێر بێی، دەمێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم، زێر تاکەی بەرزەبێتەوە؟ سڵاوتان لێبێ ئێوارەی بەڕێست و بینەرانیش باش. دیارە سەبارەت بە بەرزبوونەوەی سیعری زێر بە گوێرەی خوێندنەوەکانمان لە ڕابردووە بە تایبەتیش لە پارمانجی هەشتەوە ئێمە پێمان وا بوو کە سیعری زێر ناوچەکانی 30,000 دۆلار تێپەڕێنێ. لە ڕووی فەندەمێنتاڵەوە لە حاڵەتی ئێستاە ئەخبارەکان زۆر ئیجابین بۆ زێر و هەڵکشانی کێشە جیۆپۆلیتیکیەکان و مەسلەی تاریفەی گومرگی لەسەر مەکسیک و کەنەدا و ئەوروپا و چاینا بە تایبەتی بۆتە هۆی ئەوەی کە نادڵنیایەکی زۆری لایەوە بەرهێنەر دروست کردووە. ئەم نادڵنیایی شوای کردووە کە پەنا بنەبەر پەناگەیەکی ئارام کە زێڕە لە بازاڕەکانە سعرەکەی بەرز بێتەوە و هەڵکشانی کێشە جیۆپۆلیتیکەکانیش لە منتقەی شەرق ئەوسەط و دووبارە سەرهەڵدانی کێشەکان بە تایبەتی لە مابینی ئیسرائیل و فەڵەستینە لەلایەکی ترەوە لە مابینی رووسیا و ئۆکرانیا لەلایەکی ترەوە وەزعی بینی تایوان و چین باش نییە. ئەمانش هەموو بە جۆرەك لە جۆرەکان وەزعی سووریا بە هەمان شێوە باش نییە. ئەم بۆتە هۆی ئەوەی کە لە ڕاستیە دافعێکی تر بێ بۆ گرانبوونی سعری زێر. بەڵام ئەگەر من لە ڕووی تەکنیکاڵەوە بۆت باز بکەم، ئێمە پێمان وایە بەرلەوەی بچینێت تەکنیکاڵ حتمما پرسیاری ئەوەشە لێ یەکەم باسی لەوە کرد کە چاوەڕوانکراو بوو زێر بەم جۆرە بەرز بێتەوە. چاوەڕوانکراو بوو کە بەم زوویە
بەر لەوەی بگەینە ناوڕاستی ساڵی 2025 نرخی زێر بەم جۆرە بەرز بێتەوە چونکە پێشبینیەکان بەشێکی زۆری دامەزراوەکانیش بۆ کۆتایی ساڵی 2025 بوو کە 3000 تێپەڕێنێ. خۆی لە ڕاستیە مەسلەی بەرزبوونەوەی زێڕ و پێشبینیکردنی پشت بە کۆمەڵێک داتاوامانە بەرسێ یەکێک لەو شتانەی کە زۆر ئێمە اعتیمادمان لەسەر کرد لە ڕاستیە ئاماری کڕینی دامەزراوە گەورەکان و بانکە ناوەندەکان بۆ مەسلەی زێڕ کە بە شێوەیەکی زۆر نابەرامبەر بە شێوەیە کە لە تاریخە بەم شێوەیە کڕینەوەندە زۆر نەبووە یەکێک لەو سەبەبانەی بەڵام ئەوەی کە جەنابتان ئارستان کرد و باسی شتان لەوە کرد کە بەشێکی زۆری دامەزراوەکان پێیان وابوو لە ناوەڕاست و نیایەتی 2025 ئەم ڕقەمانە فوق 3000 دلار بینێ لە ڕاستیە هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ و دەرکردنی ئەو قەرارە شۆکێنەرانە بازاڕی بە شێوەیەکی زۆر بەو ئاراستەیە بر کە سیحری زێڕی لێ ئەمڕۆ چونکە علاقەیەکی پێچەوانە دروست بووە لە مابینی ئەو دۆخە لەگەڵ سیحری زێڕە ئەستە ئارامی لە ڕاستی وای لەوە بەرهێنەر کردووە کە پاڵ بۆ کڕینی تۆ ئەگەر تەمەشای ستۆک مارکێتی ئەمریکی بکەی بە تریلیۆن دلار لە خلالی دوو هەفتەی ڕابردووە زەرری تیا کراوە بەعام بازارەکە هەموو شتێک لە دابەزینە جگە لە زێڕ و زیو بەرزبوونەوەی نرخی زێڕش لە ڕاستیە لە دنیاە خۆی علامەتێکی باش نییە بۆ اقتصادی نێودەوڵەتی باش لە ڕوویەکەوە ئێمە کێشی تاریفەکانمان هەیە کاتێک ئابووری نادڵنیایی هەبێت خەڵک دەست بۆ یەدەگی زێڕ دەبا و خواستی لەسەر زۆرە بێت ئەما و کێشەیەکی ئابووریە کاکەرم لەگەڵ خوێندنەوە تەکنیکاڵەکە کە بە کورتی خوێندنەوەیکی تەکنیکاڵ بۆ زێڕ بکە ئەمێ ئەوەشە لێ پرسم بۆچی لە بازاڕە دارایەکان لە فۆڕێکسدا زیاتر مامەڵە بە زێڕەوە دەکرێت کەم بەتایبەت لە هەرێمی کوردستان کەمتر مامەڵە بە دراوەکان بەرامبەر بە یەک یاخود مامەڵە بەنەوت یاخود جۆرێک لە کانزای دیکەوە دەکرێت بۆچی دەست بۆ زیاتر بۆ زێر دەبرێت واروەها ئایا ئێستا لە بازاڕی فۆڕێکس ترسێکەیە بۆ ئەوەی مامەڵەی بازاڕەکەش لە زێردا کەمتر بکرێ؟ لە ڕاستیە ئەو تەوەجوهەی کە بەرامبەر بە زێڕێ لە هەرێمی کوردستانە قسەکەی بەڕێستان ڕاستە کە خەڵکێکی زۆر و بازرگانێکی زۆر ترێدی زێڕەکەن هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ لە ڕاستیە بازاری زێر بە دەرەجەی یەکێکێکە لەو بازارانەی کە سیولەیەکی زۆری تایە وەکو لە راپۆرتەکەت بەڕێستان ئاماژەتان پێکرد قەبارەی و بازارە بەرز بۆتەوە ئێستا بۆ نزیکەی 21 تریلیۆن دۆلار کامەش ڕقمێکی زۆر گەورەیە و هەبوونی لیکویدیتێکی زۆر هەبوونی سیولەیەکی زۆر نەختینەیەکی زۆر لەو بازارەیە لە ڕاستیەوە کات کە سیعری زێر لە ڕۆژێکا بۆ نمونە 20 دلار و 50 دلاریشەکە دۆخەکە زۆر نائارام بێ بجوڵێ ئەوانەشی کە لە هەرێمی کوردستانە ئیشەکەن ترەیدەری ڕۆژانن یاخود تاجری ڕۆژانن یاخود بازرگانی ڕۆژانن ئەمانە لە ڕۆژێکە ئۆنسەیەک زێر یاخود دوو ئۆنسە زێر یاخود چیلۆیەک یاخود حەسب قەبارەی و مامەڵەی کە ئەنجامیان لە ڕاستیە بۆ خێرێکی کەم لە بازاڕەکانە داخڵە بن لەبەرەوەی کە سیولەی زۆرە و حرەکەی زۆرە ئیشکردنی تای ینی تا ڕادەیەکی زۆر خۆشترە چونکە بە تەبیعەتی خۆی ترەیدەر ئەوانەیە کە دەیلی ترەی دەکەن لە ڕاستیە بە کەمتر ترەیدی ئەو ئەدەواتانی بازارەکەن کە سیولیان کەمترە ئێستاەوەی کە لە بازارایە بە دەرەجە یەک زێر زۆر ترەیدی ئەکرێ و لە دنیاشە خەڵکێکی زۆر یان لە هەرێمی کوردستانیشە بە تایبەتی پێیان وایە کە ئەتوانن سعری زێر بخوێننەوە لەبەرەوەی کە ڕۆژانە بەریەککەوتنیان لەگەڵی هەیە لەبەرەوەی کە لە تاریخی زێر شارەزان بەڵام بازارێکی تا ڕادەیەک هەستیاریشە لەبەرەوەی کە علاقەیەکی پێچوانەی لەگەڵ کۆی گشتی پرۆسی بازار ئەمەوە هیچ داتایەک لە بەردەسایە قەبارەی ئاڵوگۆڕی بازاڕەدارایەکان بە تایبەت لە هەرێمی کوردستان بۆ زێر چەندە هیچ داتایەکی وا منطقیە دەستکەوێت لە ڕاستیە لەبەرەوەی کە جهتێکمان نییە هەتاوەکو ئێستا لە عێراقیشا بەگشتی بەس باسەکە هەرێمی کوردستان نیە کە چەترێک بێ بۆ کۆکردنەوەی ئەم کۆمپانیانە زیاد ئێستا لە عێراق لەوانەیە زیاد لە 6 بۆ 7 کۆمپانیا لە عێراق هەیە و هەر کۆمپانیایەک لە ڕاستیە ترەیدەر و بازرگانی خۆی هەیە و ئەم کۆمپانیانش لەبەرەوەی کە منافس یەکترین علاقەیەکی باش لە بینیانە نیە وا ئەکات لە ڕاستیە داتا و ئامارێکی ڕوون نەبێت لەسەرەوەی کە تا چڕادەیەک بازرگانی زێڕمانەیە بەڵام ئەوەندەی من مەزەندەی کەم لە بازاڕەکەی بەگشتی ئەگەر باز بکەین زیاد لە 20,000 ترەیدەر احتیمالە لە هەرێمی کوردستانە ڕۆژانە لە ڕێگەی بازاری فۆرەکسەوە لە بۆرسەکانی لەندەن و نیویۆرک
کڕین و فرۆشتن ئەنجام بدەن. کاکەرم بە دەرفەت ێزانم پرسیاری زیود لێ بکەم. زیوی شەمڕۆ بەراورد بە دوێنێ لە مامەڵەکاندا بەرزبوونەوەی تۆمار کرد و لە سەروی 33 دلارەوە 1 ئۆنسەی زی و مامەڵەی پێوە کراوە. داهاتووی زی و چۆنە بێ؟ ئایا بەم بەرزیە دەمێنێتەوە یاخود وەکو ساڵی 2023 تاوەکو 16 دلار دابەزێ بەس بە کورتی ئەرگ نەبێت؟ لە ڕاستیە زیوێکێکە لەو کانزیانەی کە لە حاڵەتی ئێستا لە بۆرسە نێودەوڵەتیەکانە ئەمە پێشنیاری کڕین و وەبەرهێنانی تیاکەین لەبەرەوەی کە لە چاو بەرزبوونەوەی کە ئاڵتون کردوێتی سیعری زی و بەرز نەبووتەوە و تەوەقعاتی ئێمەش بۆ 2025 و بیداەتی 2026 ئەوەیە کە سیعری زی و جارێکی تر نرخێکی نوێی مێژووی ببینێ کە 50 دلار سعری پێشتر 49 دلار و 800 پێمان وایە کە لە خلالی 2025 و بیداەتی 2026 سعری زی و بەرز بێتەوە و بە گوێرەی راپۆرتی دامەزراوە جیهانەکانیش پێشبینیەکەن لە 2 ساڵی داهاتوە سعری زی و بەلایانی کەمەوە دووقات ببێتەوە کەواتە بەم نەتیجەیە لەوانێ بگاتە 67 دلار سازی لە ڕاستیە وەبەرهێنان لە زیودا ڕەنگە وەبەرهێنانێکی ئاقلانە بێت. لە زی و پرسیاری بەڵێ ئەمە ڕاوێژکاری بازاڕە داراییەکان ئێمە بەڵێ پێمان یەکێک لەو شتانەی کە پێشنیارەکەین لە حاڵەتی ئێستا لە بازاڕە داراییەکانەوە بەرهێنانی تیا بکرێ زیوە لە ڕاستیە. بەڵێ لە زی و زێر دوورەکەوینەوە خوێندنەوەیەک بۆ دراوە کێبڕکێکارەکانی دۆلارمان بۆ بکە. دەبینین پاوەند بەرز دەبێتەوە یۆرۆ بەرز دەبێتەوە. پێشبینیتان بۆ چییە؟ ئایا دۆلار بەم سیاسەتەی ترەمپ پێشبینیەوەکەن کە هیچ خوێندنەوەیەکەیە کە بەهای دۆلار داکەوێ بەرامبەر بە پاوەند و یاخود دراوەکانی تری کێبڕکێکاری چکە ئەمڕۆ بەرامبەر بە ڕوبڵی ڕووسیش دابەزینی تۆمار کرد. خۆی لە ڕاستیە ئەمە خوێندنەوەیکی تۆزێک ئاڵۆزە لەبەرەوەی کە بێ پێش ئەوەی کە بینە سەرم پرسیارە بێت لە سیاسەتەکانی ترامپ تێبگەین بزانین کە دۆناڵد ترامپ ئەم پاکەیجانی کە لەسەر دەوڵەتەکانی سەپاندۆ سەبارەت بە تاریفەی گومرگی بە شێوێک تەسیل لە دۆلاری ئەمریکیەکە لە ڕاستیە لە کورتمەودایە تەسیرێکی نێگەتیڤ و خراپیە بێت لەسەر ئیندێکسی دۆلاری ئەمریکی و هەر بەو شێوەیەش بوو کە لە مەناتقی 107 دلارەوە دابەزیوە لە حاڵەتی ئێستا بە 103 دلار و نی و خواردتر یعنی حەسب سعری بۆرسا گۆڕانکاری تیاکرێن نرخەکەی ئەمەش دەرفەتێکی داوەتە یۆرۆپاوان کە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بۆرسەکانە بەرزبنەوە بەڵام ئەوەی کە ئێمە بە خوێندنەوە گەیشتوین پێی و پێمان وایە لە مستەقبەڵا ڕۆ ئەیات ئەو ڕائەوەستێتەوە لەسەر نەتائیجی ئەم تاریفی گومرجیانە کە دۆناڵد ترامپ خۆی ئێستا کێشەی بەرزبوونەوەی معنی بابەتی بەرزبوونەوەی نرخی زێڕ و دابەزینی دۆلاری ئەمریکی ڕاستەخۆ پەیوەندی بەو تاریفە گومرگیانەوە هەیە چونکە کە تاریفەی گومرگیە خاتە سەر دەوڵەتەکان ڕاستەخۆ تەسیل لە GDP ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە گرۆس دۆمەستیک پرۆداکت خۆی کێشەکە لێەوە دروستە بێ گرۆس دۆمەستیک پرۆداکت ئەگەر کەم بوو یاخود نێگەتیڤ بوو وڵاتەکە باتە ناو ڕسێشنەوە پێناسەی ڕسێشن بە کورتیەوەیە کە وڵاتێک دوو جار لەسەر یەک نێگەتیڤ GDP هەبێ باشە فبەم تاریفە گومرجیانە گەینە نەتیجەیە کە احتیمالەتیەوە هەیە لە داهاتووە ئەمریکا تووشی ڕسێشن بەس کاکەرم زۆر بە حاڵەتی ڕسێشنەوەی ئێمە ترامپ خۆی ئەم مەترسیانەی نەخوێندوتەوە خۆی بازرگانە ئەم دۆخەی ئەم خوێندنەوەی بازاڕە ڕەنگە ئیشی خۆی بێت ئایا ئەمەی نەخوێندوتەوە دەست بۆ ئەمە بە حسابی بۆ ئەمە نەکردووە بەس تۆزێک بە کورتی ئەگەر ئەرگ نەبێت تەمام من پێم وایە کە ئیدارەی ئەمریکی زۆر بە باشی هەڵسەنگاندنیان بۆ ئەم بابەتانە کردووە و شتێکیشنی هەر لە خۆڕاوە ڕووبا چونکە لە ڕێسێشنیش حتا ئەگەر ڕوو بدا ئێمە دووشت لە دنیاە حەسەب ئەو خیبرێ و تەجروبەی کە پێشترەمانە لە 2008 لە 2000.com بەبڵ لە هەفتایەکان و هەشتایەکانشی ڕسێشن ڕووی داوە تاکە شتێک کە لە ڕسێشنە بەرزەبێتەوە دۆلاری ئەمریکی و زێڕە ئەگەر تەمەشاش بکەین چێ خاوەنی دۆلاری ئەمریکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چێ خاوەنی زۆرترین ڕزێروی زێڕە لە جیهان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فبالنەتیجە کە وڵاتەکەش حتا بچێتە ناو قۆناغی ڕسێشنەوە دۆخی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خراپ نابێ و ترامپ پیشکابرایەکی تاجرە و لە بازاڕا دەستێکی باڵای هەیە و ئیدارەیەشی کە لە چواردەورێتی و بازاڕەکانیش لە خلالی 10 ساڵ و 5 ساڵی ڕابردە بەرزبوونەوەی زۆر خەیاڵیان تۆمار کردووە بۆ ئەوانیش لە ڕووی وەبەرهێنان و ئیشکردن لە بازاڕەکانە شتێکی خراپ نییە ئەگەر 150 سعری ئەسومەکانی بازاری ستۆک بێتە خوارەوە جارێکیکە کڕین لێ بکەنەوە بۆ ماوەی 5 بۆ 10 ساڵی داهات و دیسان لە بەرزبوونەوە بەردەوام پێم وایە ئەمە فکر ئەساسیەکەیە لە هەرێم ڕێبوار شارەزای بازاڕەداراییەکان سوپاس بۆ ئەوەی کە ئەو زانیاریانەت بە ئێمەدا بۆ دەرفەتێکی تر دەرفەتی زیاترمانە بێ گفتوگۆی زیاتر لەسەر
تەواوی بازاڕە داراییەکان بکەین هەر پەیوەست بە بەهای دراوەکان ئەمڕۆ بینیمان کە تمەنی ئێرانی چەندە دابەزی بەرامبەر بە دۆلار و بەهاکەشم پێوتن یەکێک لە هۆکارەکانی ئەو هەڕەشە و فشارە بەردەوامانەی دۆناڵد ترەمپە لەسەر ئەو وڵاتە و بە تایبەتتر ئەو زنجیرە هێرشانەیە کە بڕیاری لێداوە بکرێتە سەر چەکدارانی حوسی کە وەکو گروپێکی پاڵپشتکرا و لەلایەن ئێرانەوە ناو دەبرێن بۆ ئەوەی بزانین دۆخی ئابووری ئێران لەمڕۆدا چۆن بووە و هەروەها تمەن چۆن مامەڵەی پێوە کراوە دەچمە تاران کە سامان سولەیمانی پەیامنێری کورسات نیوز زانیاری بۆ ئامادە کردوین سامان سڵاو لێبێ زانیاریەکان لەبارەی تمەن و دۆخی ئابووری ئێرانەوە چۆنن پشتیوان سڵاوت لێبێ ڕاستیەکەی ئەوەیە کە لە کۆتا ڕۆژەکانی ساڵدا کە ئەتوانم بڵێمەوە بۆ 2 ڕۆژیش ئەچێ و بە تایبەت ئەمڕۆ سبەینێ بازارەکان بەگشتی داخراون منە بێ باسی ئەوەش بکەم ئەمشۆ چوارشەمە سووریە و تەقوپۆقە ئەڵەی گۆڕەپانی شەڕە بەڕاستی تاران ئەوە هین ئەوەیە بازارەکان داخراون و بە جۆرە لە جۆرەکان زۆربەی مامەڵەکانیش وەستاون بەڵام پێشتریش باسمان کردوە بە درێژایی مانگ و تەنانەت ئەتوانم بڵێم 2-3 ساڵی ڕابردووش ئەو هۆکارانەی کە لەسەر نرخی تمەن کاریگەرن زیاتر هۆکارە سیاسیەکانن ئێستەیش دیسان هەر ئەو بابەتەیە بەتای بە دوای هەڕەشانەی کە دۆناڵد ترامپ کردی و بابەتی شەڕی یەمەن ڕوویداوە هەڕەشەی ئەوەی کرد کە ئەو ئێران کۆماری ئیسلامیە بەبەرپرس سەزانێت لە ڕووداوەکان یا لەو ئۆپراسیۆنانی کە حوسیەکان لە یەمەن ئەیکەن ئەمە زۆر کاریگەر بوو لەسەر بازار و کاریگەری و ئەتوانم بڵێم پلەی یەکەمی کاریگەریەکان ئەگەڕێتەوە بۆ ئەو بابەتە بەڵام چەند بابەتێکی ناوخۆیش کاریگەر بوون یەکێک لەوانە ئەوەیە کە ئەزانین کۆتایی ساڵ لە ئێراندا کە ماوەیە پشووی بە دواوە دێت کاتی سەفەرکردنیشەوە خواست بۆ کڕینی دولاری سەفەری پێی ئەوترێ ئەوەی لە بازارڕا هەیە تا ڕادەیەک بەرزەبێتەوە هەرچەند ئەم ساڵە 4 ساڵانی ڕابردووم ڕێژەیە زۆر کەمتر بۆ ئەم فاکتەرە فاکتەرێکی زۆر پڕنگ نییە لە 4 ساڵانی ڕابردوو بابەتێکی تریش کە بەڕاستی بابەتی ناوخۆیە کورتێنانی بودجێ حکوومەتە چونکە زانین لە مانگەدا حکوومەت چ بە کارمەندەکان و چ بە هەموو ئەوانەی کە موازەفی حکومین نەورۆزانە ئەدا و ئەمە وای کردووە کە بەشێک بەو گۆڕانکاری لە نرخەکانە بەشێک لە کورتێنانی بودجە بتوانێت قەرەبوو بکاتەوە و بە درێژایی چەند ساڵی ڕابردووش زۆربەی کاتەکان کە تمەن دابەزینی زۆری بەخۆیەوە تۆمار کردووە تاوانباری یەکەم ئەتوانم بڵێم حکوومەتەکان بوون بە تایبەت لەژێر گەمارۆدا کە نەیتوانیوە دراوی پێویستی هەبێ بۆ دابینکردنی بودجەی پێویستی بە تایبەت ئەو کاتانەی کە ئەوێ بودجەیەکی زەبەلاح تەرخامکە بۆ نمونە ئێستا نەورۆزانە بە هەموو کارمەندەکان ئەبەخشرێتەوە و هۆکارێکی تریش ئەتوانم ئاماژەی پێ بەم ئەڵێن کەسانێک کە بەڕاستی ناوهێنانیان ناتوانین ناویان بێنین بەڵام بە شێوەی نافەرمی زۆر تەنانەت بڕێ لە کەسایەتی فەرمیەکانیش بۆ نمونە سەرۆک کۆماری پێشویا وەزیرە پێشوەکان بڕێ جاردێن باسەکەن ئەڵێن کەسانێک ئەتوانین بە مامەڵەیەکی گەورە لە بازارە دەستێوەردان لە ناو بازار بکەن و ئەمانێش بە فاکتەرێکی گرنگەزانێت بەڵام ئەوەی لە ئێستادا ڕوویداوە و هەموو لایە لەسەری کۆکن ئەوەیە کە ئەڵێن چونکە ئەو هەڕەشانەی ترامپ گەیشتووەتە ئاستێکە لانی کەم لە ڕاگەیاندنەکاندا یا لە ناو شەقامدا ئەگەری قەیران یا نەڵێن شەڕ بەڵام ئەگەری قەیران یا دروستبوونی قەیرانێکی تازە لە پەیوەندیەکاندا بەهێسترە ئەمە وای کردووە کە بەڕاستی بازار ئەو شۆکەی پێ بدرێت و لە ماوەیەکی کەمدا ڕێژەیەکی زۆر تمەندا بەزێت و تەنانەت لە بازارەکانی تریشتا بینیومانە زێڕیش بە هەمان شێوە سەرڕای ئەوەی کە نرخە جیهانیەکەیشی بەرز بووەتەوە بەڵام لە ناوخۆی ئێرانیش دیسان ئەو نرخە گۆڕانکاری بەسەردا هات و تەنانەت زیاتر لە ئەو پەیوەندیەی کە لە نێوان زێڕ و دلاریشدا هەیە گۆڕانکاری بەسەرداهات و ئەوش دیسان بەشێکی گەڕێتەوە بۆ خواستێک کە لە بازاردا بە تایبەت لە پێش نەورۆزدا و بەهۆی بۆنەگشتیەکانەوە لەلایەن خەڵکەوە بۆ کڕینی زێڕ هەیە و ئەمە وای کرۆ بەڕاستی بازار تووشی ئەو شڵەژانە بێ بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت ئەگەرێکی زۆریش هەیە ئەڵێن ئەگەری هەیە دوای ئەم پشوانەی نۆرۆزیات تەنانەت لە ناوەڕاستی پشوەکانیشە بەرزبوونەوەیەکی نرخی تمەن ببینین و ئەمە وای کردووە کە بەڕاستی لە ئێستادا مامەڵەکردن بە دولار و بە زێر لە بازاری ئێراندا بە مامەڵەیەکی مەترسیدارە زانێەوە زۆر کەسیش هۆشداری ئەوە دەنەڵێن خەڵکە بێ وشیار بن لە نرخە باڵاکاندا کڕین ئەنجام نەدەن یا تەنانەت بۆ فرۆشتنی ژووریا بن. بەڵێ سامان سولەیمانی سوپاس بۆ زانیاریەکانت ماندوومان کردی. لە بەهای دراو دوور دەکەوینەوە دێن باز لە بڕی بارانبارین دەکەین لە هەرێمی کوردستان. ئەم ساڵ بارانبارین کەمتر بووە بەراورد بە ساڵی ڕابردوو
هیوا علی وتەبێژی کشتتوکاڵی هەرێم بە کورسات نیوزیوت کەمی باران کێشەی بۆ بەرهەمی ئەمساڵ دروست کردووە بە تایبەت لە سنووری پارێزگاکانی هەولێر و دۆک ئەوەشی ڕاگەیان لەگەڵ کشتتوکاڵی عێراق و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەسەرێڵن بۆ ئەوەی چارەسەرێک بۆ گۆڕانی ئاوهەوا بدۆزنەوە. 1970 هەرێمی کوردستان جوتیاران و زەویەکان پشت بە ئاوی دێمی دەبەستن بەڵام ئێستا سەی دەکەی ئەو ناوچە و دەشتانی بە تایبەتی لە دەشتی هەولێر و دەشتەکانی دهۆک بە تایبەتی ئەو دوو پارێزگایە دەوروبەری دەبینی ئەو جوتیارانی کە پشتیان بە چاندنی دانەوێڵەی زستانە بۆ ئاوی باران و دێمی بەستەوە ئێستاکە لە قۆناغی مەترسیدانە لەبەرەوەشە ئاستی پێشبینی باران بارین و ئاستی تێکچوونی خەریتی گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئەو مەترسیانە پێمان دەڵێنکەوە ئاستی ڕێژەی بەرهێنانی دانەوێڵ لە هەرێمی کوردستان کەم دەبی و کاریگەریەکان لە چاوەڕوانی هاوینێکی سەختدایە حکوومەتی عێراق لە پلانی ڕابردووی خۆی ئەمساکە ڕایگەیاند ئەو بوو کە 150 پلانی چاندنی کەم کردەوە کە بڕی لە 9 میلیۆن دۆنم زەوی چاندنی دانەوێڵە کردی بە 4 میلیۆن دۆنم و 800,000 دۆنم لە هەمان کەدا پلانی وەرگرتنی گرم لە سایلوکانی عێراق لە 6 میلیۆن تەنەوە کرا بە 3 میلیۆن تەن کە هەرێمی کوردستانی 150 کەم کرایەوە کەواتە گۆڕانکاریەکان هەن بەڵام وەزارەتی کشتتوکاڵ جگەلەوەی کە بەردەوام ئەنجومی وەزیرانی ئاگادار دەکاتەوە لەگەر هەموو ڕێکخراونەی دەوڵەتیەکان لە ڕێی پەیوەندیەکانمان لەگەڵ ڕێکخراونە دەوڵەتیەکان و ئەو فەندانەی کە هەیە جەخت دەکرێتەوە کەەوە هەرچی تەرکیزە لە چوارچەوەی بابەتی ڕوبەڕبوونەوەی گۆڕانکاریەکانی جیهان بە تایبەتی لە کەشوهەوە وەزارەتی کشتتوکاڵ بەردەوام پرۆژەی هەیە. بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم پرسە و چەند پرسێکی تری پێوەست بە بەرهەمی کشتتوکاڵی من لە نێو ستۆدیۆ بەڕێز حسێن حەمە کەریم شارەزای کشتتوکاڵم لەگەڵدایە کاک حسێن بەخێربی لەو پرسیارەوە دەست پێ دەکەم کاتێک باران کەم دادەبارێت بەرهەمی کشتتوکاڵی کێشەی بۆ دروست دەبێت چارەسەری خێرا هەیە بۆ ئەم پرسە؟ بەداخەوە ینی ئەو بابەتە با بڵێن بابەتێکە لە دەرەوەی دەسەڵاتی مرۆڤە ڕەنگە زۆر بە زەحمەت بتوانێت کۆنتۆڵی حاڵدێکی وا بکرێ بەڵام ئێستا بۆ نمونە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک و ئەوانەکە لەو پارێزگایانە پەڵا دواکەوت بەشێک لە جوتیاران بۆ خۆیان ینی تۆویان نەکردووە ینی ئەمە بۆ خۆی چۆنەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە مەسە لە حاڵەتێکی وایە ژینە چارەسەری بەپلە زۆر زەحمەتە بۆ حاڵەتان بەڵێ چارەسەری استراتیژی چییە کاتێک ئێمە دەزانین لە دەسەڵاتی کەسانیە و تا ڕادەیەک پێشبینی درێژخایانیش بۆ کەشوهەوا و بارینی باران ڕەنگە دروست دەرنەچێت چارەسەری استراتیژی چییە هیچ تەکنیکێک بە تایبەت لەم ڕۆداکە تەکنەلۆژیا ئاسانکاری کردووە هیچ ڕێگایەکی هوەری هەیە بۆ ئەوەی بەروبوومەکان بەردەوام بن لە بەرهەمێنان بەڵێ یەکێک لەو چارەسەر استراتیژیانەوەیە کە ئێمە تقریبا زیاد لە 6 میلیۆن دۆنم زیاتر زەوی کشتتوکاڵیمان هەیە چارەکی ئەو ڕووبەرەی کە ئاماژەم پێدا ڕەنگە کەمتر زیاتر شتێک زەوی بەراوە یعنی ئێمە گەر بتوانین بەشی زۆری زەویەکانمان بەراو بکەین سەرچاوی ئاوی بۆ دابینکەین ئێمە زۆر جار ینی وتومانەوە شارەزایانی تر لە بواری سەرچاوەکانی ئەو باسییان لێ کردو ئێمە تا ئێستا کێشەی کەمی ئاومان نییە لە هەرێمی کوردستان بەڵکو کێشەی بەڕێوەبردننی ئاومان هەیە ئێمە گەر بتوانین بەباشی سوود لە هەموو ئەو سەرچاوانە بکەین لە هەرێمی کوردستان هەن چ بەنداوەکان چ ئەو ڕووبارانی کە لە هەرێمی کوردستانن بتوانین زەویەکانی پێبەراو بکەین و بەنداوی استراتیژی دروستکەین بتوانین ڕووبەرێک لەو ناوچانی خۆیان زەوی پێبەراو بکەین ئەمانە توانین بڵێن چارەسەرێکی استراتیژی لە لایەکی تریشەوە مەسلەی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا بەرهەمێنانی ئەو تۆوانەی کە زیاتر بەرگەی بڵین کەمبارانی ئەگرێ یا زیاتر بەرگەی گەرمی ئەگرێ ئەو تۆوانە بەرهەم بێنین بە تایبەتی لە ناوخۆدا کە بگونجێ لەگەڵ ئەو کەشوهەوایە بێگومان ئەوانە چنە قاڵبی یا چوارچێوەی چارەسەرکردنی استراتیژیەوە کاک حسێن ئێمە زۆر جار لەلایەن شارەزایانەوە زۆر ئەوە دەبیستین وە ئێمەش شانازی بەوەوە کە نەڵێن خاکەکەمان زۆر لەبارە بۆ کشتتوکاڵ زۆربەی جۆری کشتتوکاڵ واروها ژینگە و ئاوهەوایەکی لەبارمان هەیە ئایا ئەم ژینگە و ئاوهەوا لەبارە ئەگەر حسابێک بۆ گۆڕانی ئاوهەوا نەکرێ لە دەستمان دەچێت؟ بێگومان ئێمە هەموو با بڵێن مقاوماتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان هەیە چ ئاوهەوا چ خاک تەنانەت جوتیاری شارەزا لە هەموو ڕێکۆ ئێمە هیچ کێشەیەکمان هەیە بەڵام مەسلەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا
دیاردەیەکە ڕووی لە جیهان کردووە و یەکێک لەو چارەسەریانەی کە شارەزایانی ئەو بوارە ئاماژەی پێدەن خۆ گونجاندنە لەگەڵ ئەو گۆڕانکاریە کە بووە لە جیهانە و بە تایبەتی ئەم منطقی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناویشانە عێراقێکە لە وڵاتانی کە بە هەرێمی کوردستانیشۆ بێگومان ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریە باتەوە ینی تقریبان دائندێ بە پێنجەم بە شەشەم وڵات لەسەر ئاستی جیهان کە ڕوبەڕووی ئەو گۆڕانکاریانە بۆتەوە بێگومان هەنی ئەگەر خۆمان نەگونجێنین یا چارەسەر نەکەین بۆ ئەو بابەتە لە مەدای ناوەند و لە مەدای دوورە بێگومان کاریگەری زۆرە کاتە سەر کشت و کاڵ سەر ئابووری تەنانەت سەر بواری کۆمەڵایەتیش. گفتوگوی زیاترەکەین لەسەر بەرەو بمە کشت و کاڵەکان من لێرە دە هەندێک داتام لەسەر بەروبوومی یاخود بەرهەمی لۆکە ئامادە کردووە دەچینە لای و گرافیکە پێکەوە گفتوگویەکی لەسەرەکەین و دواتر پرسیاریەوە کەم تا چەند گونجاوە لە هەرێمی کوردستان لۆکە بەرهەم بێنە یاخود بەرهەمێنانی لۆکە زیاد بکرێت چکە ڕەنگە بەرهەمێنان هەبێت با پێکەوە تەماشای گرافیکەکە بکەین. بەرهەمی لۆکە لە سەراستی جیهان کە داتا تازەکان کاکەسێن بڵاو کرانەوە بەرهەمی جیهان لە ساڵی 2022 25 میلیۆن تۆن بووە و داهاتەکەی 2024 ببوورە 25 میلیۆن تۆن بووە کە داهاتەکەی 51 میلیارد و 800 میلیۆن دلار بووە کە دەکرێت ئەمە سەرچاوێکی باشی داهات بێت لە هەرێمی کوردستان کە بەرلەوەی بچمە لای ئەو وڵاتانەی کە زۆرترین بەرهەمی لۆکەیانەیە لە هەرێمی کوردستان تا چەند کشت و کاڵ دەتوانێت بێتە سەرچاوەیەکی داهاتی باش واروەها ئەو پرسیارش کە ئایا بەرهەمێنانی لۆکە لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایەوە دەتوانین ببینە وڵاتێک کە هاوشێوەی چین و هەریەکی لە وڵاتەکانی تر کە دواتر داتەکانی باسەکەین ببینە خاوەن لۆکەیەکی زۆر؟ بەڵێ بابەتی بەرهەمی لۆکە بەرهەمێکی کشت و کاڵی پیشەسازیە. ئەم بەرهەمە لە سەدەی ڕابرتوو بە تایبەتی لە شەستەکان و لە حەفتاکان یەکێک بە لەو بەرهەمانی کە لە هەرێمی کوردستان بەرهەم هاتووە بە تایبەتی لە دەشتی شارەزور و هەڵەبجە و ئەو ناوچانە. بەڵام ئیتر بەپێی گۆڕانکاریەکان بەپێی ئەوەی کە بەپێی کرانەوەی کوردستان و عێراق بە ڕووی جیهاندا ئەم بەرهەمە وە لە بەرەوەی کە بۆ خۆشی پێویستی کشت و کاڵێکی بەراوە بەڕاستی ئەم بابەتە ڕووی لە پاشەکشە کردووە لە هەرێمی کوردستان مەسەن چەند کارگەیەکی بە پیشەسازیکردنی مەسە ڕستن و چنین و ئەم شتانە هەبووە لە هەرێمی کوردستان ئێستا و کارگانە هیچی نەماوە یعنی لەبەرەوە ئێستا دۆخەکە لەبار نییە بۆی کە بەرهەمێکی لەم بابەتە لەبەرەوەی بڕی تێچوون ینی ئەگەر بەراوردی کەین لەگەڵ ئەو کاڵایانەی کە لە دەرەوەی کوردستان و عێراق هاورداکرێ بۆ هەرێمی کوردستان ڕەنگە زۆر زەحمەت بێ بتوانێ بربەرەکانی ئەو نرخانە بکات لەگەڵ لە بازاڕەکانی جیهانەوە هاوردەی لە هەرێمی کوردستان ئەگەر دەست بۆ بەرهێمەنانی زیاتری لۆکە ببرێ تێچۆکەی زۆرە ڕەنگە ئیمکانیاتەکە لە ئێستادا لەبار نەبێت ئەچمە لای هەندێک داتا دواتر باسی عێراقیشەکەین داهاتی هەناردە کە چین سەرمەشقی ئەم بابەتەیە لە هەناردەکردنی لۆکە و بەروبوومەکانی لۆکە بە بەهای 10 میلیارد و 700 میلیۆن دلار هەناردەی هەبووە کە ئەمە ژمارەیەکی باشە بۆ چین ئەمریکا لە پلەی دووەم داهاتووە کە 7 میلیارد و 300 میلیۆن دلار هەناردەی لۆکەی هەبووە هندستانیش دەبینین کە تا ڕادێک داتاکانی لە ئەمریکا و نزیکن 6 میلیارد و 500 میلیۆن دلار هەناردەی لۆکەی هەبوو سەبارەت بە هاوردەکار چین چونکە کەلوپەلێکی زۆر بەرهەم دێنێ هاوردەکارێکی باشی لۆکەشە کە بە بەهای 3 میلیارد و 200 میلیۆن دلار لۆکەی هاوردە کردووە بەنگلادیشیش ئێستا خەریکە دەبێتە سەرمەشقی بەرهەمێنانی جلوبەرگ بە هەمان شێوە 1 میلیارد و 600 میلیۆن دلار هاوردەی لۆکەی هەبوو ڤێتنامیش بە هەمان شێوە 1 میلیارد و 400 میلیۆن دلار بەرهەمێنانی لۆکەی هەبوو دواتر باس لە سلایدی دواتر باز لە عێراقیش دەکەین و ئەنجا پرسیار لەبارەی عێراقەوەکەین کە بەرهەمی لۆکەی عێراق بە جۆرەی داتاکان کە 15,000 بالێت لە ساڵی 2023 لۆکەی بەرهەم هێناوە هەر بالێتێک 480 ڕەتل بووە دەبینین 3265 تۆن لۆکەی هەبوو لە ساڵی 2023 چوارەم وڵاتی عەرەبی بووە بەڵام لە ناوەڕاستی ساڵی 2024ەوە پاشەکشەی کردووە لە بەرهەمێنانی لۆکە ئایا لە عێراقدا
ئاڵنگاریەکان بۆ بە بیابان بوون بۆ مەترسیەکانی گۆڕانی ئاوهوا لەسەر کشت و کاڵ زیاتر نییە؟ بێگومان نێسە عێراق لە ڕووی داهاتی ئاوە ڕوبەڕووی ئاڵنگاریکی گەورە بۆتەوە، ینی هەروەکو لە چاپێکەوتنەکەی کاکیوا و تەبێژی وەزارەتی کشت و کاڵ ئاماژەی پێدا. عێراق بۆ خۆی لە ساڵێکی وادا لە بەرەوەی ئەویش بەشی زۆری زەویەکانی دێمەکە کە کشت و کاڵیەکرێ و احتیما دەکاتە سەر ئاوی ڕووبارەکان بۆ بەراوکردنی زەویەکان. هەموو کاتێک کە ڕوبەڕووی ساڵێکی وا وشکە ساڵیە بێتەوە بە پلانی وەزارەتی سەرچاوەکانی ئاو تەمەن بە هەمانگی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ هەموو ئەو بەرهەمانە کەمەکرێتەوە و ئەو ڕووبەرانە کەمەکرێتەوە کە بۆ ئەو بەرهەمانە و بەرهەمی لۆکەشێکێکە لەو بەرهەمانەی کە وەکو باسم کردنی کشت و کاڵێکی بەراوەوە پێویستی بە ئاوێکی زۆرە. تەنانەت من لەم ڕۆژانە گوێبیستیەوە بووم ئەو خاوەن پرۆژەکانی ماسی ئاگاداریان کردوون کە نابێ بەو شێوازە لە حەوزەکانە ماسی پەروەردە بکەن، ئەبێ احتیماتکەنە سەر شێوازێکی تر ئەو ئاوە ڕیسایکلین بکەنەوە. لەبەرەوە زۆر خۆی کشت و کاڵ پێویستی بە چۆنەڵی جێگیرکردنیەکی ئابووری جێگیرکردنێکی سیاسی استقرارێک هەیە بۆی کە جووتیار کە بەرهەم بێنێ بزانێ بەرهەمەکەی دوایی چۆن بە بازار ئەکرێ. بەڵام کە ڕوبەڕووی ئەم ئاڵنگاریانە بێتەوە بەڕاستی جووتیاران بەرچاویان ڕوو نییە کە بەرهەمەکانیان چی لێ دێ. بە دەرفەت ێزانمەوە پرسیاری ئەوت لێ بکەم کە باز لە پلانی کشت و کاڵیە کرێ پلانی درێژخایەن کە لە وەزارەتی کشت و کاڵ ئەم پلانەدار دەڕێژرێ بۆی ڕوئایەکە بێ لە داهاتوە چیەکەن تا چەند لە داڕشتنی ئەم پلانانە پشت بە کەسانی شارەزای وەکو ئێوە بەسراوە بۆ ئەوەی ڕوبەڕووی هەر ئاڵنگاریەک بوونەوە پێشتر حسابی بۆ کرابێت. وەڵی تەبەن ئەوە میکانیزمێکی تایبەتەکە لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە کە هەر پلانێک دائنرێ هەچەنە بەداخەوە، یعنی ئەمە لە دوای 2014 کاتە خۆشم کە لە وەزیفا بووم بە حکمی ئەو قەیرانی ئابووری و هەموو کێشە مەشاکی لە سیاسیانەی کە لەگەڵ عێراق و هەموو شتانە ڕوویداوە نەتوانراوە بەڕاستی پلان کە دانرێ ئەبێ بودجێ بۆ دابنرێ چۆن بەو بودجەیە و پلانە جێبەجێەکەی بەداخەوە، ینی نەتوانراوە بەڕاستی تا ئێستا پلانێک دابنرێەوە بودجەیەکی بۆ دابنرێ احتیمال کاتە سەرەوە بودجە و پلانەکە جێبەجێ بکە. لەبەرەوە زۆر زەحمەتە، بەڵام بێگومان ئەو پلانەکە دانرێ لەگەڵ هەموو فەرمانگە کشت و کاڵیەکان لە قەزا و ناحیەکان لە پارێزگاکان گفتوگۆکرێ و دێتە وەزارەت و زۆر جار لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کەسانی تر پرسەکرێ، بەڵام بەداخەوە ئەو دۆخ و باریک ئێستا تیایەن بەڕاستی ئەوە نییە کە بتوانانی پلانێک دابنری و بەرچاو دڕون بێکە چیەک. سپاس بۆ بەڕێز حسێن حەمەکەریم کە لە ستۆدیۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکان. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ دەچینە پارێزگای سلێمانی. لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بەهۆی مانگی ڕەمەزانەوە سەردانیکردنی بازاڕەکانیان چڕ کردوێتەوە. هەردی بەکر خاوەنی فڕنێکی سەمونە لە سلێمانی کاتێک پەیامنێری کورسات نیوز دواندی زۆر دڵخۆش بوو بە سەردانی لیژنەکان وەڵێت پێویستە ئەم چاودێرانە هەبن بەسەر کاری ئەوانەوە. زیاتر لە 15 ساڵە فڕنی سەمونی هەیە. لەو ماوەیەدا پابەندی مەرج و ڕێنماییەکانی لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بووە. وەستا هەردی بەکر گەڕان و بشکنینەکانی لیژنەکانی قایمقامێت بە گرنگ دەزانێت بۆ مارکێت و فرۆشگا و سەمونخانە و نانەواخانەکان بە تایبەت لەم مانگی ڕەمەزانەدا بۆ ئەوەی هەر کەسێک سەرپێچی ڕێنماییەکان بکات سزا بدرێت. زۆر گرنگیشە، زۆر پێویستە لەبەرەوەی هەندێک شوێن هەیە لەوانەیە ئەگەر بوونێتی ئێوە نەبێ بەڕاستی کاری زۆر نەشیا و خراپ و پیس پێشکەش بە خەڵک گەڵیا هەر زۆر گرنگە برای عەزیزم. ئیشەکان زۆر باشە لە جێ خۆیەتی هەر کەس کە لایەقی دەستخۆشی بێ دەستخۆشی لێکن، هەر کەس کە شانی سزا بێ سزایەن. بەس دێمە وا ئەکات کە ئەو دوکانەرانە ئەو شوێنانەی کە فرۆشیارن حەزەر بکەن لەوەی کە شتێک بەگران نەفرۆشن، یاخود بۆ نمونە شتێک کە کوالەتی باش نەبێ نەیخەنە بازاڕەوانێ. جیاواز لە مانگی ڕەمەزانی ساڵانی ڕابردوو ئەم مانگا زۆرێک لە فرۆشیاران و مارکێتەکان پابەندی مەرج و ڕێنماییە تەندروستیەکانن. ئەمە وتەی ئەندامێکی لیژنەی باڵای قایمقامەتی سلێمانیە دەڵێت لیژنەکانیان چاودێری وردی بازار لە ڕووی نرخ و کوالێتی خواردن و پێداویستیەکانی هاوڵاتیانەوە دەکەن. زۆرێک لە فرۆشیاران پابەندن و هیچ فرۆشگایەک بەهۆی سەرپێچیەوە دانەخراوە.
ڕەمەزانەکانی پێشوو هەتا ئێستا دوکانەکان زۆر باشن پابندن بە مەرج و ڕێنمایە تەندروستی و ڤێتەرنەری و نرخ و ئەوانە تا ئێستا شتێکی وامان بەدی نەکردووە بەڵام خۆتان زان پێشووتر دەستمان گرتووە بەسەر بڕی چەند گۆشت و جگەر و ئەم شتانە و ڕۆژانەش ینی دەسە گیرێ بەسەر کاڵاکانە بەڵام وەکو پابندبوون ئەم شوێنانەی کە خواردن و خواردنوی تێدا دەفرۆشن هەتا حدێکی زۆر باش پابند مەرج و ڕێنمایە تەندروستیەکان بۆ خواردن و خواردنەوە یا بۆ ئەو دوکانی شیرینیەکان تا ئێستا وەکو باسم کە چووکە پابند مەڕێنمایەکان شوێندا نەخراوە پسوڵە سەرپێچی کراوە بەڵام ئەوەی نەگەیانوە کە شوێنەکە دابخرێ. لیژناو بەشەکانی قایمقامەتی سلەیمانی لە ماوەی 7 ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە ڕێگەی 43 لیژنەوە سەردانی زیاتر لە 5,000 کۆگای خواردەمەنی و مارکێت و فرۆشگا و خواردەمەنی و چەندین شوێنی دیکەیان کردووە. جگە لە پسوڵەی سەرپێچی و ئاگادارکردنەوە هیچ فرۆشگایەکیان بەهۆی پابند نەبوون بە ڕێنماییەکانی قایمقامێت دانەخستووە. لیژنەکانیش دڵنیایی دەدەن بە هاوڵاتیان بەردەوام دەبن لە هاوڵەکانیان و ڕێگە بە هیچ کەس و شوێنێک نادەن خواردەمەنی و موادی زیان بەخێش بفرۆشێت. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی. ئەچینە لای بابەتێکی سەرنجڕاکێش. ئیلۆن مەسک کە دەوڵەمەندترین پیاوی جیهانە ئێستا لە کابینەی حکوومەتی دۆناڵد ترەمپ و یەکێکە لە سەرمشقی ئەو باجانەی کە ترەمپ دەیسەپێنێەوە زۆر جادەسی تۆمەت بۆ ئیلۆن مەسکیش ڕادەکێشە. بەڵام نامەیەکی سیر لەلایەن کۆمپانیای تێسلا کە بەڕێوەبەری جێبەجێکارەکەی ئیلۆن مەسکەوە گەورەترین هەڵگری پشکە لە کۆمپانیای تێسلا نامەیەک نێردراوە بۆ کۆشکی سپی باسی لەوە کردووە کە ئەم باجە گومریگیانە زیانی بۆ ئەمریکا دەبێت. بۆچی؟ چونکە کۆمپانیەکانی وڵاتانی تر یاخود وڵاتانی دیکە سزا دەسەپێنن بەسەر کۆمپانیا ئەمریکیەکان لە تۆڵەکردنەوەی ئەم باجە گومریگیانە. لەوە سیرترەوەیە هەتاوەکو ئێستا ئیلۆن مەسک کە زۆرترین بڵاوکراوە و تویتیە لە تۆڕی ئێکس کە تۆڕی سربەخۆیەتی هیچ قسەیەکی لەسەر ئەم نامەیە نەکردو. تێسلا هۆشیاری داوە لەوەی ئەگەری هەیە کۆمپانیاکەیان و هەروەها هەناردەکارانی دیکەی ئەمریکا بەهۆی ڕێکارەکانی وڵاتانی جیهان بۆ تۆڵەکردنەوە لە سیاسەتەکانی باجی ترامپ ڕوبەڕووی زیان ببنەوە. ئیلۆن مەسک کە بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای تێسلایە هاوپەیمانێکی نزیکی سەرۆکی ئەمریکایە و ترامپ لە دوای دەستبەکاربوونی کردی بە وەزیری کارامەیی کابینەکەی. تێسلا لە نامەیەکدا بۆ نوێنەری بازرگانی ئەمریکا نووسیویەتی پشتگیری لە بازرگانی دادپەروەرانە دەکەن بەڵام هەناردەکارانی ئەمریکا بەهۆی سیاسەتە بازرگانیەکانی حکوومەتەوە زیانیان بەردەکەوێت. نامەکە لە ڕۆژێکدا نێردراوە کە ترەمپ بۆ پێشگیریکردنی ئیلۆن مەسک لە مەراسیمێکدا لە کۆشکی سپی ئۆتۆمبیلێکی تێسلای مۆدل ئێس پلاتینەوە 5,000 دۆلاری کڕی. نامەکەی تێسلا بەبێ ئیمزایە و ڕوونیەکە کێ نووسیویەتی و تەنانەت ڕوون نییە ئایا ئیلۆن مەسک ئاگای لە نووسینی ئەو نامەیە بووە یاخود نا. بەهای پشکەکانی تێسلا لە سەرەتای ئەم ساڵەوە لە سەدا 40 دابەزیوە. هەندێک لە لێکۆڵەران پێیان وایە نزیکی مەسک لەگەڵ سەرۆکی ئەمریکا زیانی بە کۆمپانیاکە گەیاندووە و هەندێکی دیکە بۆ چوونی جیاوازیان هەیە و پێیان وایە بەدی نەهاتنی ئامانجەکانی بەرهەمهێنان و فرۆشتنی بۆتە هۆی دابەزینی بەهای پشکەکانی تێسلا. تێسلا لە نامەکەیدا جەختی لەوە کردوێتەوە کە لە هەوڵدان پشبەستن بە بەرهەمێنانی پارچەی ئۆتۆمبیلی دەرەوەی ئەمریکا کەم بکەنەوە بەڵام سەرڕای ئەوەش تەنانەت ئەگەر بە خێرایی ڕووبکەنە بە نیشتیمانیکردنی بەرهەمهێنان دیسانەوە دابینکردنی هەندێک پارچە لە ناوخۆی ئەمریکا سەخت دەبێت و تەنانەت مەحاڵیش دەبێت. سەرۆکی ئەمریکا لە سەدا 20 باجی گومرگی خستۆتە سەر بەرهەمی هاوردەکراو لە چینەوە. چینیش هەڕەشەی کردووە کە بەگرتنەبەری ڕێکاری هاوشێوە تۆڵە دەکاتەوە. چین لە دوای ئەمریکا دووەم گەورەترین بازاڕی بەرهەمەکانی تێسلایە. یەکێتی ئەوروپا و کەنەدا شەڕەشەیان کردووە کە بۆ تۆڵەکردنەوەی دانانی باجی گومرگی لەسەر پۆڵاو ئەلەمنیۆم لەلایەن ئەمریکاوە باجی گومرگی دەخەنە سەر بەرهەمەکانی ئەمریکا و هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە لە کۆتاییدا پیشەسازی ئۆتۆمبیلی ئەمریکا زۆرترین زیانی بەردەکەوێت. ترەمپ زۆر سەرسامی ئیلۆن مەسکە و زۆر جار دەری بڕیەوە کە زۆری خۆشە. بەس ڕەنگە ئەم نامەی تێسلا ئەو خۆشەویستیە لە بەرچاو بخە. هەر شاد بن.